لە کاتی سەردانەکەی بۆ کوردستان مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق نامە و داواکاری جوتیارانی وەرگرت و دوای گەڕانەوەی بۆ بەغداد بڕی 8 ملیار و 85 ملیۆن دیناری عێراقی وەکو شایستەی دارایی گەنمی ئەمساڵی جوتیاران ڕەوانەی هەرێمی کوردستان کرد. ئەمە لە کاتێکدا بەرپرسانی باڵای هەرێم لە کاتی مەراسیمەکانی ساڵیادی شەهیدان و بانگەشەکانی هەڵبژاردن ئەو نووسرا و داواکاریانەی لە کەسوکاری شەهیدان و هاوڵاتیانی وەردەگرن ناک جێبەجێی ناکەن بەڵکو زۆرینەیان ناخوێننەوە و دەیان خەنە سەتڵی خۆڵ و خاشاکەوە. معلومە کە لە هەڵبژاردنە کرێت لە هەر وڵاتێکە ئەو ئەحزابانی کە خۆیان مەڕەشەحەکەن تێنە پێشبڕکەی هەڵبژاردنەوە کۆمەڵی وعدی زۆرەدەن کە سەری شەکەون و حکومت پێکێنن، بەڵام لە ئەرزی واقع ئەوەی کە ئەبینرێ نەبینینی بەرهەمی ئەو وعد و بەڵێنانەیە کە لە کاتی هەڵبژاردنەکانە داوێنە کە حکومت گرتە دەست واکەین واژیانی هاوڵاتی خۆشەکەین. ئەمانە هەمووی لە پێکێنانی حکومەتە لە دوای ئەوەی تر هەمووی پێچەوە نابێتەوە. وەکو بەڵێنەکانی حکومت تاوەکو ئێستا هیچ بەڵێنێکی بۆ هاوڵاتیان شمتانێکی لە هاوڵاتیان دروست نەکردووە. تاوەکو ئێستا حکومت هیچ شتێکی نەکردووە بۆ خەڵبووی بێتە جێگای ڕەزامەندی هاوڵاتیان و هیچ متمانەیەکشی لە هاوڵاتیان نەماوە، چی ئەم کابین و چی کابینەکانی پێشوو. پابەند نەبوونی بەرپرسانی هەرێم بە بەڵێنەکانیانەوە و ڕازگۆ نەبوونیان هیچ متمانەیەکی لە نێوان هاوڵاتیان و حکوومەت نێهێشتووەتەوە. بە جۆرێک تەنانەت ئەگەر بەرپرسانی باڵای هەرێم بڵێن ماست سپیە، ئەوە هاوڵاتیان گومان لە سپیبوونی ماستیش دەکەن. سەرەتای دەست بەکاربوونی بەرپرسانی کوردەوە و لە یەکەم دەستپێکی کارەکانیان و تاوەکو ئێستا بەڵێنەکانیان بەردەوام بۆ هاوڵاتیان. ئێماگەر لەم چەند ساڵی دوایی بڕوانین بە تایبەتی لەم یەک دوو کابینەی پێشووە کۆمەڵێک بەڵێنی گەورە لە کاتی هەڵبژاردنەکانە لەنە سەرجەم حیزبەکانەوە بە هاوڵاتیان دراوە لەلایەن بەرپرسانی حکومیە بە هاوڵاتیان دراوە، بەڵام هیچ یەک لەو بەڵێنانە جێبەجێ نەکراوە. و ئەتوانم بڵێم بە ئێستا ئەگەر بەناو شارا بگەڕێی زۆرێک لەو پرۆژانە بینی تەنانەت کە پێشتر بەردی بناغیاندانراوە بەردی بناغەکەش نەماوە نەوەکو پرۆژەکە دروست نەکراوە. لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بەرپرسانی جوتحیزبی دەسەڵاتدار گوێی هاوڵاتیان لە بەڵێنی بریقەدار و ڕەنگاوڕانگ پڕ دەکەن، بەڵام لە دوای هەڵبژاردن کارنامەی کاریان فۆرمات دەکەن و بەڵێنەکانیان لەبیر دەبەنەوە، وەک ئەو بەڵێنەی کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بەرپرسانی باڵای یەکێتی و پارتی وتیان ناک پاشەکەوتی موچە ناهێڵن بەڵکو موچە پاشەکەوتراوەکانیش دەگێڕنەوە. ئەش بینین بە بەڵێنی خۆمان بە بەڵێنی یەکێتیانە شتێک ناهێڵین لەم کوردستانە کە ناوی پاشەکەوتی موچە بێ، نەکەر پاشەکەوتەکە ناهێڵین بەڵکو بڕی پاشەکەوت کراوەکەش بۆتان نەگەڕێنینەوە. ئەگەر دەنگی زۆرمان بەدەستهێنا و حکومەتی ڕاستەقینەی خۆمان دامەزرا، ئەوجا ئەو لایەنانەی تریش کە معارەزەی پارتی دیموکراتی کوردستان و ئەوانیش ئێمە هێدین بە ئارامی بژێن و خزمەتیانەکەین، بەڵام ڕێیان نادەین گەندەڵی بکەن، ڕێیان نادەین قوتی ئێوە بخۆن، ڕێیان نادەین قوتی پێشمەرگە و شەهیدەکان بخۆن. کەچی ئێستا ساڵ لە مانگیدا نزیک دەبێتەوە و حکوومەت تەنیا موچەی سێمانگی ئەمساڵی دابەش کردووە، دوان لە موچەکانیش بە لێبڕینی لە سەدا 21ەوە بووە. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.